دروستکردنی ئەنجومەنی نیشتیمانی میدیا لە هەرێمی کوردستاندا بابەتی گەرمی گفتوگۆی ئەو شارەزایانەی بواری میدیا بوو. ئێستا پێشنیازی یاسایە کە لە 23 مادە پێکاتوە لەلایەن ژمارەیەک شارەزای بواری میدیا ئامادە کراوە دەیانەوێت بە یاسا کاری میدیا لە هەرێمی کوردستان ڕێک بخەن و ئەنجومەنێک لە ژێر سەرپەرشتی پەرلەمان دروست بکرێت بۆ چاودێریکردن و ڕێخستنەوەی کارەکانی دەستگاکانی ڕاگەیاندن. باوەڕمان وایە ئەمانە ئەبێ خەڵکانی ئەکادیمی و بێلایەن لە هەرێمی کوردستان سەرۆکاتی ئەم ئەنجومەنە بکەن و ئەم ئەنجومەنە بۆکو خۆی دیاری کردووە 9 کەس لەو کەسە ئەکادیمی زانستیانی گواری میدیا و پسپۆرانی گواری میدیا سربەخۆ ئەم ئەنجومەنە بەڕێوەبرن و ئەم ئەنجومەنە لە پەرلەمانی کوردستان ببێ بە شێوەیەکی یاسایی یعنی ڕەواڵی یاسایی خۆی وەرگرێەوە لە وەقایع بڵاو بێتەوە بۆ ئەوەی میدیاکارەکان و دامەزرامیدەکان پێ پابەند بن. دوای ئەو ئەنجومە هەنگاوی یەکەم کە ئامانجەکانی و بەنەماگشتەکانی و استراتیژیە گشتەکانی چۆنێتی کاری ئەنجومەنەکەی بۆ نمونە تیا هاتووە. بەڵام دوای ئەو ئەنجومەنە کە جێبەجێ ئەکرێ هەموو ئەنجومەنێک ڕێنمایی و لایحەی تایبەتی خۆی هەیە بۆ بوارەکانی سزا و پاداشت و هەموو لێپرسینەوە و جۆرەکانی چاودێری لە میدیا. بەپێی پێشنیاز یاساکە دەستگاکانی ڕاگەاندن دەبێت خۆیان بە دوور بگرن لەو بابەتانەی کە شیرازەی کۆمەلگا تێک دەدات و مەترسی لەسەر ئەمنی قەومی دروست دەکات. بە پێچەوانەوە لەلایەن ئەنجومەنەکەوە ڕێکاری یاسایی بەرامبەریان دەگیرێتە بەر. کانی پرۆژەکە تایەتی کە چەند جار وریا دەکرێتەوە راپۆرتمانە بێت ڕای گشتی لێ تێگەێنین کە فلانە میدیا فلانە دەستگا فلانە سەرپێچی کردووە لە یاسا و لە دابوونەریتی کوردی لە پێشێلی زمانی کوردی کردووە مێژوومانی شێواندووە سیخۆڕی کردووە بۆ دوژمن بۆ بێگانە سەرچاوی دارایەکانی ناڕوونە. ئەمانە چەند جارێک بۆ ڕای گشتی دەڵێن و خۆشی دەستگاکەش ئاگادار دەکرێتەوە لە ڕێ ئەمە ئەنجومەنەوە و پاشان ئیتر ڕێکاری یاسایی بەرامبەر دەژیرێت. ڕێکاری یاسایەکان تهدید کراون لەناو پرۆژەکە تا ڕادێ ئەوەیە کە داوا لە سندیکا و وەزارەتی ڕۆشنبیری بکات کە مۆڵەتی کارکردنی لێ بسەنێتەوە. لێژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستانیش لە 3 خولی ڕابردوودا لە هەوڵدا بۆ ئەنجومەنێک بۆ ڕێخستنەوەی کارەکانی میدیا دروست بکات بەڵام هەوڵەکانی سەری نەگرتووە. ئێستاش ئارەزووی دروستکردنی ئەو ئەنجومەنەی هەرماوە بۆیە پشتگیری لە پێشنیازی یاساکە دەکات. ئێمە کار دەکەین ئێمە لە پلان و بەرنامەی خۆمان بۆ خولی پێنجەم یەکێک لەو خاڵانەی کە دامان نابووە لیژنەی ڕۆشنبیری کار لەسەر بکەین ئەم بابەتەیە. بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەم گفتگویانە هاوکارمان دەوێت بۆ ئەوەی بەرچاومان زیاتر ڕوو دەکاتەوە بۆ ئەوەی سوود لەم پرۆژێ و لە پرۆژەکانی خولەکانی پێشوش وەربگرین و گفتگۆی زیاتری لەسەر بکەین تاکو دەبێتە پرۆژەیەکی دەوڵەمەندکرا و اینجا پێشکەش بە پەرلەمانی دەکەن. ڕەنگە پێشنیازی یاسای ئەنجومەنی نیشتیمانی میدیا لە هەرێمی کوردستاندا ئەگەر لە پەرلەمانیش پەسەند بکرێت هاوشێوەی زۆربەی یاساکانی تر بە مردووی لەدایک بێت چونکە دەستگاکانی ڕاگەاندن لە کوردستاندا ڕاستەوخۆ یان ناڕاستەخۆ سەر بە حیزبن و ئەجێندای حیزبەکان جێبەجێ دەکەن. ئەو ئەنجومەنەش دەبێتە بەرباز لە بەردەم کارەکانیان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.